8 مانگە دوو فەرمانگەی حکوومەت لە ناو کابینەدا کارەکانیان ئەنجام دەدەن. ئەمەش ئاستەنگی دروست کردووە بۆ فەرمانگەکان و هاوڵاتیانیش. دوای دوو مانگ لەو ڕووداوانەی کە ڕوویاندا بوو دەست بەکار بووینەوە لە فەرمانگەی کارەبای دەربەنیخان و بەشەکانی چاکسازیمان بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمان چی لە ناو قەزای دەربەنیخان و لە چی دیهات و ئەو گوندانی کە لە دەوروبەری قەزای دەربەنیخانن توانیمان لە ڕێگەی فەرمانگە پەیوەندیارەکانی خۆمانەوە چەند کەسێکی بەهمەت و کە هاوکارمان بوون لە ڕێگەی ئەوەی چەند کابینێک دابین کەین بۆەوەی وەکوتم ئەرکی خۆمان بەردەوام بین. لە خۆپیشاندانەکانی مانگی 12 2020دا فەرمانگەی هاتوچۆ و دابشکردنی کارەبا کەوتنە بەر شاڵاوی تووڕێی گەنجانی دەربەنیخان تا ئێستا بە ڕەنگی ڕەشەوە دەبینرێن. ئێمە دوای بینا سووتاندنی بینایی بارگای بەڕێوەبەرێتی یاسۆی دەربەنیخان دەستبەجێ دوای هەفتەیەک هەوڵماندا بە جوودی خۆمان بەو دەعمە کەمەی کە لە بەڕێوەبەرێتی یاسۆی پارێزگای سلێمانیەوە کرا بۆمان توانیمان ئیشوکارەکانمان بخەینەوە سەرسکە ئەرکی خۆمان لە دەرەوەی دائیرە و ئەرکی خۆمان لە ناو دائیرە ئەتوانم بڵێم تا حەدێک وەکو جاران ئیشوکاری خۆمان بکەین. ئەوش بەدانانی ئەو کابینانەی کە جەنابتان بینیوتانە ڕۆژانەی شوکاری خۆمان جێبەجێیەکەین بە دڵنیایی گرفتە ینی ئیشوکارەکانی ئاستەنگ کردووە بەڵام ناچاری و بەدەمەوە نەهاتنی حکوومەتی شۆک و پێویست لەم کاتەدا توان بڵێم ئەو پەڕی ناچار بوون کە بەو شێوازەی شوکارەکانمان بخەینە سەرسکە. ئەگەر بە زمانی بازاڕ و وڵاتیان کڕین و فرۆشتنی مڵک و خانوبەرە قسە بکەین هەردوو فەرمانگەکە ڕووبارەکەیان دۆنمێک دەبێت هەردوو بیناکەش ئەوەندەی ڤێلایەک دەبێت. پرسیاری هاوڵاتیان ئەوەیە ڤێلا و دۆنمەکان بۆ ئاسان دروست دەکرێن فەرمانگەکان نەک دروست ناکرێن بەڵکو بە قورسیش نۆژەن دەکرێنەوە. ڕێبین محەممەد شارپرێز دەربەنیخان.